خانم السهلانی با باسی هەڵوێستێکی زۆر سیمبۆلیکی تۆ بکەین. کام هەفتەیە لە نێو پەرلەمان و لە کاتی دیبەیتدا کردتە جلوبەرگی کەڤناری کوردیت لەبەر کردبوو ئەوەت لە نێو ئەو کەسانەدا کرد کە قات لەبەر بوون و لێرە لەم باڵەخانەیەشدا پرۆتۆکۆڵی دیپلۆماسی هەن. پەیامت چی بوو و بۆچی پێت وابوو دەبوایە ئەو ڕۆژە جلی کوردیت لەبەر بێ؟ پێش هەموو شتێک زۆر سوپاس بۆ میوانداریەکەت. بۆ من پشتیوانیکردن لە دۆزی کورد و خەڵکی کوردستان زۆر گرنگترە لە پابندبوون بە پرۆتۆکۆلەکانەوە. کاتێک بینیم لە بانکێشنامەی دیبەیتەکەدا بە هیچ شێوەیەک ناوی کورد یان هەرێمی کوردستان نەهاتووە، بۆ من گرنگ بوو کە سەرنجی هەمووان بۆ مەسەلە هەرە گرنگەکە ڕابکێشم، ئەویش کوردەکانن. زۆر باشە، مەسەلە هەرە گرنگەکە بوو. ئێمە گوێمان لەوەش بوو کە دەتگوت کورد هەمیشە دەڵێن تەنیا چاکان هاوڕێمانە، بەڵام دەبێ بزانن کە ئێمەشتان هەیە لێرە. ئەوەی کە گوتت کردەوەی کۆنکرێتی مانای چیە؟ بۆ من گرنگ بوو بیری پەرلەمانی ئەوروپای بهێنمەوە کە کوردەکان چی دەڵێن و چیان کردووە. هەموو کەس ئاگای لە مێژووی خەباتی ئەوان بۆ ئازادی و سربەخۆیی نییە. ویستم ئەم ماڵی دیموکراسیە ئەوەی بیربێتەوە کە گەلی کورد قوربانیەکی داوە. ئەوەش چەندین دەیە و شتێکی نوێ نییە. هەروەها دەمیست کۆمیسیۆنی ئەوروپاش هەم بدەم شتی کردەیی بکەن. دەزانی هەمووان لێرە کەمێک پێیان خراپ نەبوو کاتێک شەرع هاتە سەر حکم لە سووریا، چونکە وا بیردەکرایەوە مادام بەشار ئەسەد نەماوە بەڵکو ئاشتی بەرقەرار بێ. بەڵام ئەمە لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی ئەوروپاوە بوو، بیر لە بەرژەوەندی خەڵکی ئەوێ نەکرابەوە، چونکە هەموو کەس لەوە تێدەگات کە هاتنی شەڕکەرێکی پێشووی ئیسلامی بۆ سەر حکم گەرەنتیەکی باش نییە بۆ دروستکردنی کۆمەڵگەی دیموکراسیانە بە بەشداری هەمووان. ئاخر ئەگەر ئەو بنەمایەت وەکو ئایدیۆلۆژیا تێدا نەبێ و بڕوات پێی نەبێ، ناتوانیت بنیادی بنیت. بۆیە گرنگە ئەمە بیری دامەزراوە ئەوروپیەکان بهێنرێتەوە، بە تایبەتیش ئەوانەی کاروباری دەرەوە بەڕێوە دەبن. ڕاستەکەی لە دوانەکانی ئەوروپا لەو بارەیەوە زۆر بێلایەنانە بوون، ئەوەی پێویستن کردەوەی کۆنکرێتین. بۆ نمونە بۆ دانی ئەو پارە زۆرە بە سووریا دەبێ یەکێتی ئەوروپا داوای شەڕاگرتن بکات لە کۆبانێ و ڕۆژئاوا، لەلایەکی دیکەشەوە کۆتایی بهێنێ بەو گەمارۆیەی ئێشێکی مرۆیی یەکجار زۆر سەختی دروست کردووە. ئێوە دەنگتان بە بڕیارێکی پەرلەمان داوە لەسەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا. پێت وایە بڕیارێکی ئەم پەرلەمانە ددانێکی تیژی هەبێ بۆەوەی ڕێگە لە کۆمەڵکوژی کورد لە سووریا بگرێت؟ پێم وایە دەکرێت یارمەتی دەربێت. دەکرێت یارمەتی دەربێت؟ دەکرێت یارمەتی دەربێت، چونکە ئێمە تەنیا دامەزراوەی فەرمی ئەوروپین کە ڕاستەوخۆ لەلایەن هاوڵاتیانمانەوە هەڵبژێردراوین وەکو نوێنەری ئەوان. بەرپرسانی کۆمیسیۆن و جواتی ئەوروپا دامەزرێنراون، بەڵام ئێمە ڕاستەوخۆ هەڵبژێردراوین. هەروەها ئەوانەی کاروباری دەرەوەمان بەڕێوە دەبن زۆر گوێ لەوە دەگرن کە ئێمە لە پەرلەمان چ جۆرە پەیامێکیان بۆ دەنێرین. بۆیە بڕوام وایە ئەمە دەتوانێت زۆر یارمەتی دەربێت. دەکرێت زۆر یارمەتی دەربێت. یەکێتی ئەوروپا کام کەرەستەی گوشارانەی بەدەستەوەیە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی دیمەشق بەکاریان بێنێت؟ ئێمە باڵێۆزخانەکەمان لەوێن، هەروەها نوێنەرایەتی یەکێتی ئەوروپاش لەوێ هەیە. لەسەروی هەمووشیانەوە ئەوەی بەدەستمانەوەیە ئەو پارەیە کە دەیدەینە ئەو حکوومەتە. ئەمە توانای ئێمەیە، بەڵام پێم وایە پێکەوە کارکردنیشمان لەگەڵ ئەو وڵاتانەی وەکو ئێمە بیر لە سووریا دەکەنەوە گرنگە. هەروەها نەتەوەیە گرتوەکانیش گوشار دەخاتە سەر سووریا. سووریا دەبێت کام مەرجانە جێبەجێ بکات و کام گەرەنتیانە بدا بۆەوەی ئەوروپا پارەیان بۆ بنێرێ؟ زۆر گرنگە ئاگربەس هەبێ و گەرەنتی بدەن کە هیچ هێرشێکی سەربازی ناکەنەوە سەر ئەو ناوچانە و پێکاتەی کوردی ئەوێ. هەروەها گەمارەکان هەڵبگیرێن و ڕێگە بدەن یارمەتی مرۆیی بچنە ئەوێ، بۆ ئەوەی خەڵک لەو ناوچانە لە برسان نمرن و ڕق نەبنەوە. ئەوانە زۆر گرنگن. هەروەها دەبێت لەو وڵاتانی کوردەکان بۆی ڕادەکەن ناوەندی پێشوازی هەبن، لەو ناوەندانەدا یارمەتی ئەوانە بدەن وەکو جلوبەرگ و خۆراک. هەروەها یارمەتیان بدەن بۆ هەڵهێنانی هەنگاوەکانی دواتر. لە کاتی دیبەیتەکەدا گوێم لە هەندێک ئەندامی پەرلەمانی ئەوروپا بوو دەیانگوت دەبێت شانس بدەینە شەرع بۆەوەی ئاشتی و سەقامگیری دروست بکات لە سووریا. بۆچی شانسێکی نادەنێ؟ من پێم خۆشە شانس بدەمە کەسێک کە بەڕاستی دەیەوێت شتێ بکات و تێدەگات لە بەهاکانی هەبوونی کۆمەڵگەیەک بۆ هەمووان. شوێنێک کە هەموو پێکهاتەکان پارێزراو بن، واتە هەم خۆیان و هەم مافەکانیان بپارێزرێن و داکۆکیان لێ بگرێ. هەروەها ڕێگەیان بدرێ ئەوانیش لەسەر مێزی بڕیاردان بە شێوەی یەکساندا بنیشن.
بۆ سەرکردەیەکی سیاسیوە دەمەوێت نەک شانسێک بەڵکو 3 شانسیشی بدەمێ بەڵام سەرۆکی سووریا بەشی خۆی شانسی دراوەتێ لەو مانگانەی ڕابردوودا زۆرتر لە ساڵێکە ئێمە ساڵێک زۆرترە پارەیان دەدەینە کەچی دەبینین ئەو تاوانانە بەرامبەر گەلی کورد دەکرێن و لەگەڵ پێکهاتەکانی دیکەش کراون کەواتە ئەو یان توانای سەرۆکایەتی نییە یانیش حکوومەتەکەی بڕوای بەوە نییە کە ئێمە داوای دەکەین. من لە هەندێک خەڵک لێرە و لە نێو میدیای ڕۆژاوایش دەیبیستم دەڵێن پارتە چەپەکان و کریستیانەکان زێدەگاوی دەکەن لەوەدا کە باسی مەترسی گەڕانەوەی چەکدارە داعشەکان دەکەن بۆ ئەوروپا چونکە ئەوان ئێستا کۆنتڕۆڵ کراون لەلایەن دیمەشق حکوومەتی عێراق و هێشتاش لەلایەن هەسەدەوە کۆنتڕۆڵ کراون و ڕەنگە لە ئایندەشدا لەلایەن هەرێمی کوردستانیشەوە ئەوان دەڵێن مەترسیەکە ڕاست نییە ئەوانە بەکاری دێنن بۆی لە نێو پەرلەمانەکاندا شۆی خۆیان بکەن تۆ لە زەرەمە دەڵێ چی؟ ئەوانەی ئەمە دەڵێن تەنیا لەوە دەترسن کە کۆچبەران بێنە ئێرە دەبێ ئەوە بزانیت کە هەندێک سیاسی ڕاستڕەو هەن کە دەڵێن بە هەر نرخێ بێ تەنانەت بەوەی کۆمەڵکوژیش بکرێت جینۆسایدیش بکرێت دەبێ ڕێگە لە خەڵکی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بگیرێ وەکو پەنابەر بێنە ئەوروپا ئەوان ئاوا لە خەڵکی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەترسن ئەوان هیچی دیکەیان بۆ گرنگ نییە مەترسی داعش زۆر ڕاستەقینەیە مەترسیەکە هەر سەربازی نییە بەڵکو ئایدیۆلۆژیشە بەڵگەیەکیش بۆ قسەکەم ئەوەیە 300 چەکداری داعش لە سوید لەدایک ببوون و گەورە ببوون هەروەها چوونەتە قوتابخانە و باخچەی منداڵان هاوسەرگیریان کردبوو لە سوید و هەموو ژیانیان لە سوید ژیابوون ئەوانە بۆچی شەڕیان بۆ داعش دەکرد بۆ ئەوە ڕوویدا هۆیەکەی شکستی سیاسی یەکێتی ئەوروپایە چونکە ڕێگەی داوە ئەو توندڕەوانە لە نێو ئەوروپا بێنە نێو ئەوروپا و گەشە بکەن هەروەها لە نێو ئەوروپا کۆمەڵگەی وا دروست نەکران کە بۆ هەمووان بن و بۆ نمونە کەسی وەکو ئێمە کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە هاتوین هەست بکەین بەخێر هێنراوین یان هەست بکەین بەشێکین لە دیموکراسی و یاسا دەمان پارێزێ باسی کۆچبەریت کرد ئەوانە دەڵێن ئەگەر شانس بدەینە شەرع کۆچبەری کەمتر دێتە ئەوروپا ڕەنگەوان ڕاست بکەن دەڵێن سەقامگیری لە سووریا هاتنی کۆچبەری کەمتری بەدواوە تەنیا ئەوە نییە ئەوان هەر بیر لە ڕێگەگرتن لە کۆچبەران ناکەنەوە بەڵکو بیر لە دامەزراندنی سنتەرەکانی کۆچبەرانیش دەکەنەوە لە سووریا بۆ ئەوەی لێرەوە خەڵک بۆ ئەوێ دیپۆرت بکەنەوە زۆنی کۆچبەران لە سووریا ئەوە ئەو کارە ساتەیە کە ئەو پەڕی ڕاستڕەوەکانی ئەوروپا تێدان دەبێت زۆر ئاگاداری ئەوە بین ئەوەی کە ئەو پەڕی ڕاستڕەوەکان ئاوا بیر دەکەنەوە پێیان خۆشە یارمەتی تیرۆریستێکی پێشوو بدەن نەک یارمەتی دروستکردنی دیموکراسیەکی ڕاستەقینە بدەن با بگەڕێینەوە بۆ ڕێگۆڕیشەی تۆ باسی بەسرە بکەین بێگومان شارێکی جوانە مێژوویەکی زۆر دەوڵەمەندیشی هەیە من کەمێکیش مێژووی ماڵباتەکەت دەزانم خەباتکارانی ڕاستەقینە بوون بۆ ئازادی لە دژی دیکتاتۆری لە تەنیشتەوە ئێوە لە ئەوروپاش خەبات دەکەن بۆ مافەکانی مرۆڤ و بۆ مافەکانی ژنان ئەمە یەکەمین جاریش نییە پشتیوانی لە دۆزی کورد دەکەیت لە نێو پەرلەمان و لە دەرەوەش ئەوەی ئێستا دەیکەی هیچ پەیوەندی بۆەوە هەیە کە لە بەسڕەوە هاتووی یان زۆرترە لەوە نانا ڕەنگە تەنیا بەسرە نەبێ بەڵام ئەو ڕاستیە کە مەبەستم لە باگراوندە سیاسەکە ئەوێتە بێگومان باوکم و مامەکانم و دایکیشمە لەبیرمە کاتێک تەمەنم 4 ساڵان بوو دایک و باوکم بۆ یەکەم جار جلوبەرگی ناوچەیی ڕۆژهەڵاتی نێوەڕاستیان بۆ کڕی بووم ئەو جلانە کوردی بوون خۆت دەزانی ئێمە عەرەبین و هیچ باگراوندێکی کوردیمان نەبوو هەروەها خەباتی کورد بۆ مافی چارەنووس هەمیشە یەکێک بوو لەو مژارانەی لە نێو ماڵی ئێمە لەسەر مێزی نانی ئێوارە گەنگەشە دەکرا ئەوە هەمیشە بەشێک بووە لە مێژووی من هەروەها ئێساشم چونکە من لەگەڵ هاوژینە کوردەکەم هاوسەرگیریم کردووە خەڵکی دووهەکە مناڵەکانیشم نیوە کوردن بۆیە پێشتر پشتیوانی لە کورد بۆ من شەڕی بیر و باوەڕ بوو چونکە بەڕاستی
بڕوام بەوە هەیە کە دەبێت خەڵک مافی بڕیاردان لە چارەنووسی خۆیان هەبێت. ئێستا بۆتە شەڕێکی کەسیش چونکە منداڵەکانم نیوە کوردن و هاوژینەکەم کووردە، واتە ماڵباتەکەشم کوردین. جگەلەوە مەسلەیەکی سیمبۆلیشە. کورد هەمیشە ئەوە سیمبۆلیزە دەکەن کە چۆن لە سەردەمی کۆلۆنیالیزمەوە تاوەکو مێژووی نوێ مامەڵەیان بەرامبەر کراوە، هەروەها چۆنیش لە بیرکردنیان قەدەری ئەوانی دیاری کردووە. ئەوەش کە چۆن دەکرێت لەلایەن ئەوروپی و سپی پێستەکانەوە لەبیر بکرێن یان بەکار بهێنرێن بۆ ئامانجەکانیان. خانمە سەهلانی، زۆر سوپاس بۆم گفتوگۆیە و سوپاسیش بۆ پشتیوانیت لە کوردستان.